بیرکاری پۆلی هەفتەمەی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕە 161. دەواازەیەک لەسەر زانست. لە هەر ساڵێکدا ملیۆنەها خەڵک خوێن دەبەخشن. خوێن دەبەخشرێتە کەسێک کە نەخۆشە و بەدەست نادروستی پێکهاتەی خوێنەکەی دەناڵێنێ، یان کەسێکە ڕووبەڕووی خوێنبەربوونێکی بەهێز بۆتەوە، یان نەخۆشە و لەژێر نەشتەرگەریدایە. گروپەکانی خوێن لە مرۆڤدا 8 گروپە. ئەوە زۆر گرنگە بزانم 8 گروپ خوێن هەیە. ئەو هێڵکاریە ناوی ئەو هێڵکاریە ئێرە مەبەستی ئێرەیە چەشنەکانی خوێن. ئەو هێڵکاریە ناوی گروپەکان و ڕێژەی سەدی کەسەکان بۆ هەر گروپێک نیشان دەدا. ئەوە لە کوردستان بێگومان. ناوی گروپەکان لە هەموو دەوڵەتان وەکو یەکە، بەڵام ڕێژەی سەدی وەکو یەک نییە. ئەوەی گرنگە ئەوەیە کە نەخۆش خوێنێکی گونجاو لەگەڵ خوێنەکەی خۆی بە پێی گروپەکەی خوێنەکەی خۆی دەستی بکەوێت، چونکە ئەگەر هاتوو ئەو خوێنەی دەیدرێتێ لەگەڵ گروپی خوێنەکەی گونجاو نەبی، لەشی خانە خوێنە نامۆکان ناناسێت. بەمەش هێرشیان دەکاتە سەر و دەست بەجێ لە ناویان دەبات. کەواتە لە کاتی دانان و گواستنەوەی خوێن پێویستە هەمان گروپ بی، هەتا کەسەکە بتوانی سوود وەرگری لەو خوێنەی لۆی دەگوازرێتەوە ناو لەشی. ئێستا ئەو هێڵکارێ پێویستە تەمەشاکەم. وەکو دەبینین 8 کۆمەڵە خوێن هەیە. گەورەترینیان یان ئەو کەسانەی کە لە کوردستان زۆربەی زۆری خەڵکەکە کامە گروپە؟ گروپی ئۆ پۆزیتیڤ. 38% دانیشتوانی کوردستان گروپەکەی خوێنیان ئۆ پۆزیتیڤە. پاشان 34% گروپی ئەی پۆزیتیڤە. پاش ئەوان 9% بی پۆزیتیڤە و 7%شی ئۆ نێگەتیڤ. ئەوجا 6% ئەی نێگەتیڤ. گروپەکانی دی وەکو دەبینین زۆر کەمن. ئەی بی پۆزیتیڤ 3% و بی نێگەتیڤ 2%. ئەی بی نێگەتیڤ هەر زۆر کەمە 1%. هەر 100 کەسەی تەنیا 1 کەس گروپەکەی ئەی بی نێگەتیڤە. ئێستا بینە لای پرسیارەکان. پرسیاری ژمارە 15. چۆن ئەگەری ئەوەی کە خوێنی مرۆڤک ئەی بی پۆزیتیڤە دەناسێنیت؟ ئەگەرەکەی چەندە؟ ئایا ئەگەرەکە ستەمە، ژێرپەسەندە، سەرپەسەندە، پەسەندە یان دڵنیایە؟ لەوانەی ڕابردوو باسمان کرد دڵنیا کووە، پەسەند کووە و ژێرپەسەند کووە. دڵنیا واتە ئەگەر هاتوو ڕێژەکە 100% بوو ئەوە دڵنیایە. ئەگەر هاتوو 0% بوو ستەمە. 50% پەسەند. کەمتر لە 50% ژێرپەسەند و زۆرتر لە 50%
سەر پەسەند کەواتە ئەو ئەگەری مرۆڤک خوێنەکەی AB پۆزیتیڤە چەندە دەچینە لای AB پۆزیتیڤ AB پۆزیتیڤ 3% ئەو 3% واتە ژێر پەسەند چونکە لە 50% کەمترە ژێر پەسەند. پرسیاری ئەو پرسیارە تەواو بوو. پرسیاری 16 لە کاتی هەڵبژاردنی کەسێک بە شێوەیەکی هەڕەمەکی ئەو کەسە خاوەنی چ گروپە خوێنێک دەبێت. واتە ئەمن ئەگەر بچمە کوردستان هەروە یەکێک هەڵبژێرین بچیت تەمەشاکە خوێنەکەی بزانین چ گروپە تەمەشا دەکەین لێرە لە هەمویان زیاتر کامەیە واتە لە ڕێژەی سەدی لە هەمویان گەورەتر کامەیە ئۆ پۆزیتیڤ کەواتە کەسەکە ڕەنگە ئەگەرەکەی زۆرترەکەوە خینەکەی جۆری ئۆ پۆزیتیڤی چونکە لە هەر 100 کەس 38 کەس لە کوردستان لە باشووری کوردستان مەبەستم وابزانم تەنیا لەوێ چەشنەکانی خوێن لە باشووری کوردستان 38% کەواتە وەڵام ئۆ پۆزیتیڤ. پرسیاری 17 لە کاتی هەڵبژاردنی کەسێک بە شێوەیەکی هەڕەمەکی کام گروپ کەمترین ئەگەری هەیەواتە ئەگەر کەسەکەم دیسان هەڵبژارد لەوانەیە ئەگەری کامە جۆری خوێن لە هەمووی کەمترە ئەگەری AB نێگەتیڤ لە هەمووی کەمترە چونکە تەنیا هەر 100 کەسی بینم یەک کەس تەنیا ئەو جۆرە ئەو گروپە خوێنە هەیە کەواتە ئەگەرەکە کەمترە. پرسیاری 18 ئەگەری ئەوەی ئەو کەسەی بە شێوەیەکی هەڕەمەکی هەڵی دەبژێری گروپی خوێنەکەی ئەی نێگەتیڤە بە شێوەی ژمارەی دەیی و وەک کەرت بینووسە ئەی نێگەتیڤ بە شێوەی ژمارەی دەیی بینووسم دەکاتە 0 و 6 لە 10 6 لە 100 6 لە 100 0 و 6 لە 100 واتە ئەگەر بە شێوەی کەرتیش بینووسم 6 لە 100 واتە 3 لە 50 کورتی دەکەمەوە دەبیتە 3 بۆ 50 3 بۆ 50 یان 6 لە 100. پرسیاری 19 بانکەکانی خوێن هانی ئەوانە دەدەن کە گروپی خوێنیان تایبەتە خوێن ببەخشن مەبەستی کام گروپە. ئەوەی ڕاستی بی تۆزێک پرسیارێکی ئاسان نەبوو مەبەستی کام گروپە مەبەستی ئەو گروپانەیە کە خوێنەکەیان تایبەتە نەدەبووە نووسرا بە تایبەتە کە خوێنەکەیان جۆری ئەو خوێنە زۆر نییە واتە کامەیە ئەو سەیە AB نێگەتیڤ و B نێگەتیڤ و AB پۆزیتیڤ ڕەنگە هەتا A نێگەتیڤیش ئەوانش هەر کەمن و O نێگەتیڤیش B پۆزیتیڤیش هەر کەمە 9 لە 100 تەنیا ئەو دووە باشە زۆرە ئەوانی دی هەمویان کەمن کەواتە هانی ئەو کەسانە دەدەن ئەوانی خینەکەیان AB پۆزیتیڤە B نێگەتیڤە B پۆزیتیڤە AB نێگەتیڤە و O نێگەتیڤە ئەوانە بچن خوێن ببەخشن چونکە ئەو جۆرە
خوێنە کەمە چونکە کەسەکان کەمن لە باشووری کوردستان. پرسیاری 20 ئەو پرسیارش زۆر ئاسان نییە، نووسراشە بەرەنگاری. لەوانەیە کەسێک ئەگەر خوێنەکەی AB پۆزیتیڤ بوو بە شێوەیەکی دڵنیا خوێن لە گروپی O یان A یان B یان AB بدرێتێ. واتە ئەگەر یەکێک خوێنەکەی AB پۆزیتیڤ بوو دەتوانێت خوێن وەرگری لە 4 گروپ، لە 4 دانە گروپ. کاتێک کەسێک بە هەڕەمەکی هەڵدەبژێردرێ، ئەگەری ئەوە چەندە ئەو کەسە بتوانی خوێن ببەخشێ بە کەسێکی تر کە گروپی خوێنەکەی AB پۆزیتیڤە. واتە ئەمن دەبێ بچم بزانم هەموو ئەوانە ئەگەرەکان کۆ بکەمەوە هی ئەو گروپانە کۆی بکەمەوە گروپی O A B و AB. کەواتە گروپی O و A و B و AB بێ ئەوەی ڕەچاوی نێگەتیڤ و پۆزیتیڤەکەی بکەم، واتە هەردووچی O نێگەتیڤ و پۆزیتیڤ A نێگەتیڤ و پۆزیتیڤ، کەواتە هەمووی وەرگرم. ئێستا دەچمە لای ئۆیەکەی نێگەتیڤ و پۆزیتیڤ 7/138 کردیە چەند، کەواتە دەنووسم 7 ئەوی کەش 38 دوایە کۆیان دەکەمەوە. پاشان گروپی B پۆزیتیڤ 9% و B نێگەتیڤیش 2% دیسان. پاشان دەچمە لای ئەی نێگەتیڤم نووسی یان نەمنووسی، ئەی نێگەتیڤم 6 نەمنووسیە، دێمە لای ئەیەکەش ئەی نێگەتیڤ 6 و ئەی پۆزیتیڤ 34، ئەوەش باش بوو. ئێستا دێمە لای AB نێگەتیڤ 1 و AB پۆزیتیڤ 3، کەواتە 3 و 1. ئەوجا ئێستا ئەو ئەگەرانە هەمویان کۆ دەکەمەوە. هەمویان کۆ بکەمەوە باشترە یان تەنیا بچم کەواتە هەر هەمویانن هیچیان نەما 1 2 3 4 5 6 7 8 هەمویان، واتە 100%. ئەوجا نووسرایە ئەگەری ئەوە چەندە ئەو کەسە بتوانێت خوێن ببەخشێ بە کەسێکی تر کە گروپی خوێنەکەی AB پۆزیتیڤ بی، کەواتە ئەگەرەکە 100%. هەمویان دەتوانن خوێن ببەخشن چونکە نووسرا بوو گروپەکان هەمویان بە نێگەتیڤ و پۆزیتیڤی نەنووسرا نێگەتیڤ و پۆزیتیڤ، واتە دەتوانن، کەواتە 100% ئەگەرەکە. ئەوەی ئەمن پرسیارەکەی ئەگەر تێگەیشت بم بە تەواوی. واتە ئەگەر یەکە خینەکەی AB پۆزیتیڤ بوو ئەوە زۆر باشە چونکە لە هەموو کەس دەتوانێت دیارە بە شێوەی ئەو پرسیارەی لە هەموو کەس دەتوانێت خین وەربگری. بەڵام ئەوجە نازام لێرە ئایا هەتا چەند ڕادەیەک ڕاستە پۆزیتیڤ و نێگەتیڤیان نەنووسیە، ڕەنگە دەبوایە بیان نووسی بە، بەڵام نەنووسرایە. ئەوە تەواو بووین دەربارەی خوێن بەخشین. بێمە لای پێداچوونەوە. هەریەکە لەو ڕستانە وەک بڕی جەبری بنووسە ژمارەیەک دابەش کراوە بەسەر 4، واتە بڕی جەبری ژمارەیەک دابەش کراوە بەسەر 4، ئەو بڕەکەم نووسی. دوو ئەوەندەی سەرجەمی ژمارەیەک لەگەڵ 7 سەرجەمی ژمارەیەک لەگەڵ 7 دوو ئەوەندەش، دوو ئەوەندەی سەرجەمی ژمارەیەک لەگەڵ 7 3 کۆ 6 ئەوەندەی پیتی ئەو پیتە
سێ س کۆ شەش سێ س کۆ شەش ئەوەندەی پیتی ئەو پیتە س کۆ شەش ئەو پیتە. ئێستا بێمە لای لێک بدە. لێکدان زۆر ئاسانە، پێویست ناکە ڕەنگە ئەمن لێرە دانیشم بینووسم. لە کاتی لێکدان تەنیا لێکدان لەگەڵ ژمارەکانە. 6 جاران 3 18 هەمان پیتی دەنووسمەوە، کۆ 6 جاران 4 24 هەمان پیت، کۆ 6 جاران 7 42 کەواتە زۆر ئاسانە. لێرەش بە هەمان شێوە تەنیا لێکی دەم لەگەڵ ژمارەکان. 15 جاران 3 45 پیتی نە، پاشان 15 جاران 4 60 پیتی نەتواندوو، 15 لێکی دەم لەگەڵ 2 30 پیتی س، 15 جاران 3 دیسان 45 پیتی س تواندوو، و 15 جاران 12 نازانم دەکاتە چەند، بەڵام 15 جاران 2 یەکسانە بە 30، 15 جاران 10 یەکسانە بە 150، 150 کۆ 30 یەکسانە بە 180. ئەوەش زۆر ئاسان بوو. پرسیاری 26 نرخی ڕووتی ژمارەکەم 12 چەندە؟ بێگومان یەکسەر ئەو هەدا دەنووسین کەم 12 یەکسانە بە 12. دژە کۆکردنەوەی ئەو ژمارەی زۆر ئاسانە و ئامادەبوون بۆ تاقیکردنەوە. بەهای ن کەم ک چەندە؟ ئەگەر پیتی ن یەکسان بوو بە کەم 4 و پیتی ک یەکسان بوو بە کەم 7، کەواتە ئەمن بڕەکەی دەبی بنووسمەوە ن کەم ک، پاشان لە جیاتی دانان پیتی ن یەکسانە بە کەم 4، کەمەکەشم بە خۆم لێرە هەیە، پیتی ک یەکسانە بە کەم 7 و لە کاتی هەبوونی دووکەم لە 2 یەکسان دەبی بە کۆ، واتە کەم 4 کۆ 7 یەکسانە بە 13. تەواو. ئێستا هاتمە کۆتایی لاپەڕا 161. دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بشی.